بەناوی خۆی بەخشندە مێرەبان سڵاوتان لێبێ عەزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە بەرنامەی هەڵوەستە بێوەی عەزیز و خۆشەویست شاد بوومەوە. هەڵوەستە هەرجارەی دیاردەیەکی کۆمەڵایەتی دەگرێتە بەر و هەڵوەستەی لەسەر دەکا. ئەمڕۆ هەڵوەستە لەسەر دیاردەی جوانکاری دەکەین لە هەرێمی کوردستان و دەکۆڵینەوە جوانکاریەکان لە هەرێمی کوردستان کە ئێستا کە دەبینین لە هەر شەقامێک دەیان سنتەری جوانکاری دانراوە تا چەنەم جوانکاریانە شەرعی و تەندروستی و کۆمەڵایەتین و تا چەند پێویستنە و جوانکاریانەی لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێن. نەشتەرگەری جوانکاری لە جیهاندا گرنگیەکی زۆری پێدەدرێت چونکە هەندێک کەس بەهۆی ناڕازی بوون لە شێوازی ڕوخساریان و بەشێکی جەستەیان هەروەها بۆ دەرکەوتنیان بەو شێوازەی خۆیان مەبەستیانە پەنادەبەنە بەرەنجامدانی نەشتەرگەری جوانکاری. هەرێمی کوردستانیش لە گرنگیدان بە جوانکاری بەدەر نییە. نەشتەرگەری جوانکاری ئێستا لە هەرێمی کوردستان لە حاڵەتەوە بووە بە دیاردە و لە زۆرێک لە کۆمەڵگا پزیشکیەکانی هەرێمی کوردستان سنتەری جوانکاری دەبینین. بوونە دیاردە ئەم نەشتەرگەریە جوانکاریانە بێگومان پێویستی بە هەڵوەستەکردنە چونکە نەشتەرگەری جوانکاری لە هەندێک کاتدا دەبێتە هۆکاری تێکچوونی ژیانی تەندروستی و تەنانەت مردنیش. بۆ زانینی جۆرەکان و شێوازەکانی نەشتەرگەری جوانکاری لە هەرێمی کوردستان سەردانی دکتۆر سامی وەلیمان کردووە. دکتۆر سامی پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاریە. دکتۆر سامی لێرە فیلەر و بۆتۆکس بۆ ئارەزوومەندان دەکات. ئێمە گفتوگۆی لەگەڵ دەکەین دەربارەی سەردانیکەرانی. کاک دکتۆر ئێمە هاتینە ژوورەوە نەخۆشانێکی زۆرمان بینی ئەو نەخۆشانە چین کە لە لای ئێوەن زیاترەوە لەم سەنتەرەیە کارێک ئەنجام دەدەن؟ بەخێر بن. وڵا ئێرە وەکو کلینیکی نەخۆشیەکانی پێست و جوانکاری هەموو نەخۆشیەکانی پێست بەگشتی لێرە دەبیندرە و چارەسەر دەکرێت زائیدەن ئەو جوانکاریانەی کە لە بۆ پێست دەکرێتن. جوانکاریەکانی پێست چین کاکتۆرکەوە ئەنجامی دەدەن؟ هەموو جوانکارەکانی پێست دەگرێتەوە جگە لە ئەمەلیات نەبی ئەوانەی کە پێویستی بە نەشتەرگەری ئێمە نایکەین چونکە اختصاسەکەیمە نەخۆشیەکانی پێست و جوانکاری پێستە. ینی مەسەرەن لەیزەرە هەموو جۆرە لەیزەرەکان لێرە هەیتمان و بۆتۆکسە فیلەرە میزۆتەرەپیە PRPە بەشەکانی تری لەیزەر هەمووی لێرە دەکرێت. باش هاتینە ژوورەوە بینیمان کارێکی فیلەرت دەکرد. کاکتۆرەم کارە فیلەرانە تا چەند کاری زانستی و تەندروستین کە بۆ نەخۆش ئەنجامی دەدەن؟ هەشت ینی وەکو زانستی شتێک زانستی نەبێت لە یادی دکتۆر ناکرێت. ئێمە سنتەر نینە سنتەرێکی جوانکاریبی تکنیشنیشکە ینی مەسەرەن شتەکە دەبی زانستی بی و لەسەر داواکاری نەخۆش و بەڕازیبوونیمە ینی بەتەنیا داواکاری نەخۆش لێرە ئیش ناکرێتن. مەسەر نەخۆشێک داوای شتێک بکە کە مەسەلەن زانستی نەبی یان پێویستی پێی نەبی ئەمە نایکەین. باشە کاکی دکتۆر جیاوازی چیە لە نێوان سنتەرەکانی جوانکاری و کلینیکی دکتۆری جوانکاری؟ سنتەری جوانکاریش ئەگە دکتۆری جوانکاری لێیە یان دکتۆری لێیە هیچ فەرق نییە لەگە کلینیک. باشە بەڵام هەندێک سنتەر هەیە لەوانەیە مەساگەر دکتۆری لێ نەبێ شتێکی ترە. جیاوازیان چی دەبێ؟ ینی ئەگەر ئەمانە چی ئەنجام دەدەن ئەگەر بێت و لەژێر سنتەر هەیە بەڕێوە بچێ لەژێر چاودێری دکتۆری؟ من نازانم بەس ئەگەر بەگشتی ئەگە سنتەر لەژێر چاودێری دکتۆر نەبێت نەک لەژێر چاودێری ئەگە دکتۆرەکە خۆی ئیش نەکاتن ئەکیدەوە زانستی نییە. باشە کاکتۆرەوەی ئێستا دەبینین فیلەر و بۆتۆکس زۆرترین داواکاری لەسەرە لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لەلایەن خانمانەوە زیاتر بەدی دەکرێت. پیاوانیش دەبینیت. باڵێ بۆتۆکس لە چ حاڵەتێکیان ئێوە ئەنجامی دەدەن کاک؟ بۆتۆکس لە بۆ ئیشەکانی زۆرن بەڵام بە زۆری کە بەکاردێت بۆ چرچولۆتی دەموچاو بە تایبەتی بەشی سەرەوەی دەموچاو ینی لە بۆ نێوچەوان و دەوروبەری چاو لە بۆ چرچولۆتی بەکاردێت هەروە ئەو کەسانی کە ژێرباڵیان ئارەقەی زۆر دەکات لە بۆ بەکاردیان نەولەپەکان ئارەقەی زۆر دەکات لە بۆ حالەتەش بەکاردێتن. باشە بۆتۆکس کاتیە؟ بەڵێ لە چەندێکەوە دەست پێ دەکات؟ 4 مانگ کە تا 6 مانگ دەمێنێتەوە. 4 مانگ کە تا 6 مانگ دواتر کەسەکە دەبێت دووبارە ئەنجامی بداتەوە یان ئەگەر دەتوانی دووبارە ئەنجامی دادەوە ئەگەر ئەنجامیشی نەداتەوە لۆچەکانی دەگەڕێتەوە. بەڵام زۆر جار پرسیاری ئەو کەسە پرسیار دەکەن نەخۆشەکان دکتۆر ئەگەر نەم کردەوە خراپتر نابم ینی بۆتۆکسی کردیە جارێک یان دووزار ئەگەر نەیکردەوە وازی هێنا نەخێر خراپتر نابی طبیعی دەبێت زۆر طبیعی دەبێتەوە. باشە فیلەر لە چ کاتێکایەوە ئەنجامی دەدەن؟ فیلەر لە بۆ پڕکردنی ڕوومەتەکانە مەسەڵەن شخصێک دێ ڕوومەتەکانی زۆر زەئیفن یان بەشێک لە چەوریەکانی دەموچاوی تاوایتەوە اینجا بۆ ماوەیە یان بەخۆی زۆر زەئیفە یان مەسەڵەن
کێشێکی زۆری لە کاتە چکەم دابەزاندیە ئەو بە ڕێگای فیلەر ئەو چەوریە تعویز دەکرێتەوە یان لە بۆ ڕومەتەکان لە بۆ لێ و لە بۆ بەشەکانی تری دەموچاویش بەکاردێتن لە بۆ دەستیش بەکاردێ. باش فیلەر و بۆتۆکس هەردووکیان جۆر و نەوعی جیاوازیان ئەکید زۆر براندات و مارکاتی زۆر جیاوازی هەیە یعنی پێویستە خەڵکەکەش ئەو شتێ بزانێتن مەسەڵەن لەوانەیە شت هەیە زۆر گران بەهابی وەکو هەر شتێکی تر وەکو هەر دەرمانێک حەسەب شەریکات و مارکاتە بەکارهێنانی بەشێک لەو مارکانە دەبێتە هۆی زیان ئەکید وەکو هەر دەرمانێکە بەکاردی بەڵێ لەوانەیە. باشە کاکتۆر ئێوە لەسەر چ بنەمایەک بڕیار دەدەن کەم کەسەیە بۆ نمونەگەر فیلەری بە نمونە وەرگری فیلەری بۆ لێوی پێویستە ئایا لەسەر داواکاری خۆ یان ئێوە لە ژێر چاودێری بڕێنمایی پزیشکەوە یان چۆن یانی ئەنجامی دەدەن؟ خۆی بەشی جوانکاری ئەگەر لە حدودێکی معقول بوو دەکرێت داواکاری نەخۆشەکە بکرێت بەڵام ئەگەر لە حدی معقول تێپەڕی ئەو پێویستە زۆر جار ئەو نەخۆشە ڕێگری بکرێت محاولە بکەی قەنەعەتی پێبینی کە شتەی نەکا بزن نەخۆشەکە لێوی بخۆی گەورەیە یان لێوی زۆر ڕێک پێکە داوای فیلەری لێو دەکا تاکید بەگەر بیکە ناشرنتر دەبیتن ئەین جوان نابی بەرەو ناشرنتری دەڕوە کۆست پارەکی سەرو دەکا و جوانی کەشی تێک دەچی چونکە جوانی ئەتو بەس بەتەنیا خۆی گەورەکەمی دروست کرێ بەتەنیا تو تەماشای لێوەکەی ناکەی هەموو شتەکان دەبی لە یەکتر بێن خۆی لە ڕووی زانستی جوانکاریەوە هەمووی گۆشەکانی دەموچاو دەبی هەمووی حساب بکرێ ینی مەسەڵەن دەبی نەخۆشەکە ڕسمەکی هینە دکتۆر ئەو لێوەم دەولیوەکی زۆر گەورە ئی شخصەکی ئەتو مەسەڵەن زاویەکەی لوتی چەناگەی ئەگەر ئەو لێوەی لۆ بکەی لەوانەیە زۆر ناشرن محاولەکەی قەنەعەتی پێبینی واتە دکتۆر لەسەر ئاستی ڕسم خەڵکێ داواکاری بکە بۆ زۆر کەس دێ ڕسمی دەینی کە شتێکی زانستی نیە ینی ئەسڵەن لەوانەیە ناشرنجبی لە بۆی ئەو لێوە وابیتن. باش کاکتۆرەوەی کە تۆ دەبینی لە هەرێمی کوردستان جوانکاری لە بابەتی تەندروستیەوە گۆڕاوە بۆ بازرگانی ئەوەی کە ئێوە بینیوتانە بێگومانەوە جگە لەوەی کە نەخۆشەکانی خۆتانەیە لەوەیە کە نەخۆشی خەڵکی تریش بێتەوە لای ئێوە ئەکید زۆریش دەبینین سنتەرەکانی جوانکاری زۆر بوون و زۆر لەبەرەوەی خواستی لەسەر لە هەموو جیهانێک لە هەرێمی کوردستان چونکە بەشەکە لە ڕەفاهیەت جوانکاری بەشەکە لە ڕەفاهیەت هەر لە هەرێمی کوردستانیە لە هەموو دنیا خەڵک بەرەو ئەو بابەتە دەڕواتن. سۆشیال میدیا دەوری زۆرە ینی مەسەرەن جاروەیە یان دیعا لە بۆ کرێمێک دەکرێت کە ئەسڵان ئەسلی نییە مەسەرەن ئەو کرێمە ئەگەر بەکاربینی واد لێت یان ئەگە ئەو نوع بۆتۆکسەت کرد تەواو گەنجێتی دەگەڕێتەوە یان ئەو فیلەرت کرد واد لێدێ سۆشیال میدیا زۆر تەئسیرێکی گەورەی لەسەر ئەو بابەتە دروست کردیە. باش کاکتۆر ئێوە نەخۆشتان هەیە کە بەهۆی بەکارهێنانی ماددانە بە ناتەندروستی و نازانستی تووشی مزەڵافات بوو بێت و بێتە لای ئەوە بۆ چارەسەر زۆرە بەڵام خۆشبەختانە هەموو ئەو ئیشانەی جوانکاری کاتین لێ سایدیفەکتەکانی ژیان بەرێن ئەنجامە خراپەکانی شێم کاتین واتە ئەگەر بێت و کەسێک گۆڕانکاریەک بەسەر ڕوخساری هات بۆ نمونە بۆ تۆکسی کرد و بە غەڵەتی لێدرا و چاوی هاتە خوارێ ئێوە حاڵەتی چۆنتان هەیە گەر مەسەرەن لە بۆتۆکسەکەی زیادی لێدرایان بە غەڵەتی لێدرا چاوەکی هاتە خوارەوە لەوانە خوشکە زۆر بێزار زۆر دەترسێ یان لە کاتی مەسەرەن بۆتۆکسەکی کرد بە غەڵەتی حالەتێکی پێترێ دەبڵ ڤیژن ینی شتی بە دوو دەبینیتن ئەوان هەمووی زۆر ناخۆشە بەڵام کاتیە چەندێکە کاتێکی حەسەب لە مانگە کە تا 2 مانگ جاروی ئاوا دەبیت. باش یان ناتوانانی چاوە یەک لە چاوەکانی بەرز کاتەوە پێلوی چاوی دێتە خوارێ ئەوە زۆر ڕوو دەداتن. باش ئامۆژگاری تۆکو دکتۆرێک بۆ خەڵکەچیە کە دەیهوێت جوانکاری ئەنجام بدە پرسیارێکی جوانکاری دەبی چاکردنی ئەو شتانی کە ئەتوانیتە مەسەرەن خەڵکێک نایە لە خۆشی بۆ تۆکس بکە ینی مەسەرەن عمرێکی گچکەی هەیە کابراکی 70 ساڵ لۆچ لە دەموچاوی جوانە وانە شخصەکە عمری 70 ساڵە لۆچی کەمەکەوی جوانە بەڵام ئەگەر یەک عمری مەسەن 25 ساڵ و زۆر چرچی لۆچیەکانی زۆر بەلەبەرەوەی لەبەر ڕۆژ ئیشی کردیان لە بۆ ماوەی وایە ئەوە بابی کاتن بەڵام بۆ تۆکس لۆ خۆشی ناکریانی کە پێویست نییە فیلەر بەخۆی دەموچاوی قەڵەوی هەیە ڕێکە هیچ چەوریەکانی نەتوایتەوە هەر ئەوها مەسەن برادەرەکەی فیلەری کردی ئەمژ دەبی بیکەم نەخێر نابی لێو بەخۆی لێوی جوانە هیچ مشکلەی نییە پێویست ناکە ئیلا دەبی فیلەری لێوی بکاتن مەسەرەن حەفلەی تەخەڕوجم هەیە یان مارەکردنم هەیە دەبی ئیلا فیلەری لێ بکەم نەخێرە ڕێی دکتۆرەکەی زۆر گرنگە لەو کاتی ئەو نمونانەتان هەیە کاکتۆر کە خەڵکێک تەنها بۆ حەفلەیەکی تەخەڕوج بێت زۆرە داوای جوانکاری بکە زۆرە لەو حالەتەی مەسەرەن جوانکاری چاکردنی شتەکانە نەک ئەتو ئەو شتێکە
نەفەر کردیتی دەبی ئەم نیش بیکەم. باش جوانکاریەکانی ڕوخسار فیلەر و بۆتۆکس و ئەو شێوازانەی تکە هیچ کام لەمانە لە دوای نەمانە شوێنەواری خراپ لەسەر ڕوخسار بەجێ دێڵم نەخێر بەس دەکرێت مەسەرەن ئەتوو لەیزەرەکی دەکەی ئەمە مەسەرەن یەک لەو هەندێک چەند چارەسەرنەوە جوانکارێن مەسەرەن نەخۆشەکە زیبکەی هەبوو شوێنەواری زیبکەکانی مای تۆ هەمووی تە چاڵ ئەمە بە لەیزەر لای دەبین بە لەیزەر لا دەبردرێ جاروێت شوێنی لەیزەرەکە لەوان تەپەڵا ئەوە ماکە کە یەک لە ساید ئیفێکتەکانە بەڵام ئەویش موقەتە لا دەچیتن ئەگەر نەکرا ینی بە شێوەیەکی زانستی نەکرا یان مەسەرەن ئەو کەسەی شارەزانە بوو ئایا پێستی ئەو نەخۆشی چ جۆرەکە چنەوە ئەلێزەرێکی بەکاربیی چ دەرەجێکی بەکاربیی لەوانەیە ئەتوت ساڵەکەی تۆزەک باشکەی بەڵام لەولای پەڵەکی لۆ دروستکەی کاوی تۆر لەسەر سەرجەم دکتۆرەکان قسە هەیە و دکتۆری جوانکاریش ئەم وتەیان لەسەر هەیە دەڵێن دکتۆرەکانی جوانکاری هەر کاتێک بچێ لایەن کۆمەڵێک ڕخنە لە دەموچاوت دەبینەوە ڕاستە خۆ دەڵێن ئێرەت خۆرە کە پێویستی بە فیل بۆتۆکسە و لێوەکە دوایە و پێویستی بەوەیە ئایا ئەمە فعلەن لە ڕووی زانستیەوە هەموو کەسێک پێویستی بە فیلەر و بۆتۆکس هەیە ئەنی ئەمە زانست سەلماندوێتی یاخود ئەمە بابەتێکی بازرگانیە کە زیاتر تێکەڵی کاری تەندروستی بەڕای من نەدەتوانین برێن بازرگانیە نتوان برێن زانستیە باشە ینی هەر وەکو ستایلی پرچت دەگۆڕی حەسەب زەمان دەگۆڕێ ئەگەر ساڵی هەفتاکان تەمەشاکە خەڵک پرچی مثلا پیاوەکان تەمەشاکەن پرسیان چۆن بووە ئێستا چۆنە زۆر دووشتی زۆر جیاوازن وایە ئەوەش وایە ینی مەسەلەن کاتێک لەوانەیە برۆ مۆدێری وا بووە مەسەرەن زۆر باریک بی ئێستا مۆدیری ئەستور بی لێو کاگەر شعرە قەدیمەکانی کوردی تەمەشاکەی باسی وەصفی لێو دەکات دەرێت لێەوەی زۆر باریکە لێوی دەرێ قەیتانە ئێستاگە لێوی قەیتان بی کەس تەمەشای ناکە دەبی لێوەکە ئەستور بیتن کاتە بابەتەکە دیسانەکە باز دەکەین دەوری سۆشیال میدیا و برەودانە بەو فیگەرەی بەو شەکلێکی ئێستا مۆدێلە باش کاکتۆر ئێوەوەی کە دەیبینن لە هەرێمی کوردستان و نەخۆشانی کە سەردانیەوە دەکا زیاتر وەکو نەخۆش شتێن یان وەکو ئارەزوو حەز کاری جوان هەردوو بابەت هەیە ئەوەی کێوە دەیبینە زیات هەردووچی هەیە وەکو هەیە دەیەک کە پێویستی فعلەن وەکو باسم کرد لەوانەیە ڕجیمەکی زۆری کردێت دەموچاوی زۆر دابەزیە یان هەیە ئەمری گچکەیە لە بۆ ماوەیەوە دەموچاوی زۆر تەخواری ئەمە ڕاکێشانی دەموچاوی بەداولۆ دەکەین دەموچاوەکەی بەرز دەکەینەوە زۆر گۆڕانەکی زۆر جوان دروست دێت بەبێ هیچ مزعفاتی هەبی خواستەکان لای خانمانیان لای پیاوان هەردوو لە بەس زیاتر خانمان تەمەنێک زیاتر کاکتۆر هەموو تەمەنش تێدایە ینی بەبێ جیاوازی سەرجەم تەمەنەکان هەموو تەمەنش تێدایە کاکتۆر هۆشیاری خەڵک لەم بابەتەوەی کێوە دەیبینن لەم مەسایلی جوانکاری بەرەو پێش چووە لە ساو ساڵانی ڕابردوو خەڵک ئێستاکە هۆشیاریەکان زۆربەیان زانستی نین هۆشیاری هەیە بەڵام زانستی نین ڕێک ینی پشتیان بەستیە بۆ دیعانی لە سوۆشیال میدیا هەیە بۆ نمونە لە سوۆشیال میدیایە دیعاە لە بۆ مادەک دەکرێت نەوەک لە فیلەر دەکرێت بە نمونە نەوەک لە فیلەر دەکرێت نەخۆشەکە نازانین دەرێت دکتۆر ئەو ئیشەم لۆ بکە ڕێک وایەنی نازانی ئەوە چییە دکتۆر ئەوم دیتیە مەسەن فرانکەس کردیتی زۆر گۆڕایان دەرێن ئەو ئیشە زۆر دەگۆڕێ نازانی مەسەلەن ئەوە فیلەرە هەر فیلەرێک دەتوانێت ئەو ئیشەی بکاتن باش کاکتۆر من نمونەیەکت نیشانە دەم لە مۆبایلەکەم کە کەسێک فیلەری ئەنجام داوە دەموچاوی جۆرێک لە شێوانی پێوە دیارە ئەوەی کە دەیبینی و هاوڕێیانیشمان و ئەمە بۆچی ڕوویداوە کاک دکتۆر ئەمە تووشی تێکچوونی دەموچاو بۆ بێگومانم دەموچاوە نەئاساییە ئەمە لە حاڵەتێکا ڕوودەدا لە دەکرێت لە حساسیەبی لە هەر حالەتە گوێکرێ ڕوو بدە و دەکرێت مثلەن بەکارێنانی فیلەرێکی خراپ باڵە ئەو شتە بەڕاستی بەداخەوە هەیە ینی مەسەلەن لەوانێ لە زۆر جێگا مەسەن فیلەرێکی زۆر خراپ بەکاربێ بەڵام دەشکرێ بە فیلەرێکی باشش بێ نەخۆشەکە بەخۆی هەستیارە لە بۆ فیلەر ینی هەموو ئەو ئێستا باسی ئەو ماکرێگە دکتۆری پسپۆر ئەو ئیشەی نەکا لەو حالەتێکەوە دروست بوو چۆن چارەسەری کرد ئەو حاڵەتانەتان هەبووە سەردانتان کە کاکتۆر زۆر کەس ئەوشی ئەوەی بەسەر هاتی هاتە لامان چارەمان کردیە چارەسەرکردنی کەسێکی وا چۆن دەکەن کار ئاسانە ینی مەسەر ئەگەر تەمەشا دەکەین بەکەی فعلەن مەسەرن بە دەمارەی کەتیە و ئەستور بووە یان فیلەرەکەی بۆ بتاوێنینەوە یان مەسەرەن هەستیارە عیلاجی بدەینێ ئەو وەختی کاکتۆرێەوە لە ڕوانگەی بێگومانێمە میلەتێکی مسلمانین و هەموو کارێکمان پرسوڕا بە شەڕە ئێوە گەر کەسێک داوای تەغەییرێکی زۆری کرد ینی جۆرێک لە جۆرەکان کەسەکە شێوەی دەگۆڕێ بەو جوانکارانی کە ئەنجامی بۆ دەن ئێوە دەیکەن لەم سەتەران بەدەر لە شەرع
چونکە من لە شەرع شارەزان بەس بەدەر لە شەرع من ئەگەر نەخۆشێک بێ داوای شتێکی نامعقول بکە یان مەسەرەن زیاد لە حەد بکە پێم وایە هەر لە ڕووی زانستی وایە دەبی ئەو نەخۆشە سەردانی دکتۆری نەفسی بکە بزانی ئایا کێشەی هەیە کە خۆی قبول نییە لەو حالەتەی دەبی دکتۆری نەفسی ببینی ئەو دەبێتەوە لای دکتۆری جوانکاری. هیچ کات بووە نەخۆشەکانتان ڕێنمایی بکەم بۆی کە بچێتە لای دکتۆرێکی نەفسی؟ زۆر جار بە نمونەیەک لە نەخۆشەکانم دکتۆرەیە هەداوای شتەکانی کرد معقول نەبوو نردمانە لە دکتۆرەکان زۆر زۆر باش بوو و تا ئێستاش یادی سوپاسگوزارە لە بۆ ئەو شتەی. باش لە کۆتایەکەی ئامۆژگاری تۆ ڕێنمایی تۆ بۆ کەسانت چیە کە ئارەزوومەندی کاری جوانکاری وەکو دکتۆرێکی پسپۆڕی پێست و جوانکاری؟ پێم وایە هەر کەسێک دەتوانی ینی سربەستەکە جوانکاری بکە بەڵام شتەکان لە حەدی معقول بی و بەبێ بە ڕێنمایی دکتۆری پسپۆڕ بیت نەک ئەو شتانەی کە لە سۆشەل میدیا دەیبینیتن و یان برادەرێک یان کەسێکی دی تاقی کردەوە. ئامارە پزیشکیەکان باز لەوە دەکەن زۆرترین نەشتەرگەری جوانکاری لە سەراستی جیهان جوانکاری لوتە. لەبەرەوەی لوت بەڵانسی جوانی ئەندامەکانی دیکەی دەموچاوی مرۆڤ بەرجەسە دەکات و بە ناباڵانسی و نەگونجانی لوت هەموو جوانەکانی دیکەی دەموچاو تێک دەچێت. بەپی سەرچاوە پزیشکیەکان جوانکاری لوت بۆ دروستکردنی گۆڕانکاریە لە گەورە و بچووکی تەسکردنەوەی تەنکردنەوە و نەهێشتنی ئەستوری و تەنانەت هەندێک جار لابردنی گۆشتی لوت و لابردنی ئەسکی زیادە و تاشینی ئەسک تەنانەت هەندێک لە بڕی بچووکردنەوە لوتەکانیان گەورە دەکەن. سڵاو لێ بە شەیما خان. سڵاو لە تۆش بەڕێزم. سەلامەت بی. شەیما خان بە پێی زانیاریەکان لە ماوەی ڕابردوو جەنابەت جوانکاری دەنجامدا بوو. هۆکاری کردنی ئەم جوانکاریە چی بووە؟ جوانکاریت لەکوێ ئەنجامدا بوو؟ بەڵێ جوانکاریم بۆ لوتم کردووە. هۆکارەکەی چی بوو؟ هۆکاری ئەوە بوو بەرامبەرەکەم دائیمە پیانەوتم بۆ لوت و تەجمیل ناکەیت. ئەیتر وای لێ کردە منیش زۆر ڕۆشتم بیرم لە ئەوەیە کردەوە کە لوتم تەجمیل بکەم بەڵام ئێستا 2 ساڵە بێت کردومە. 2 ساڵ دەبێت لوتە تەجمیل کردووە؟ بەڵێ بەڵام هەستەکەم زۆر ناڕەحەتم هەناسەدانم زۆر نامرتاحم کە ئەخەوم ناتوانم بە تەواتی دەمداخەم هەستەکەم تەنگە نەفەسە بم لەگەڵیا. بەڵێ واتە وەکو جارانی پێشووتر بە ئیسراحەت ناتوانێت بخەوی؟ نا قەت وەکو جاران نابم. باش من حەزەکەم لەسەر هۆکارەکە بمێنینەوە یعنی قسەی خەڵک یان چ شتێک هۆکاری سەرەکی بوو کە تۆ جوانکاری ئەنجام بدەیت؟ وەڵا هەر قسەی خەڵک بوو کە کردم حەزێکیش بوو لە خۆمە هەر هەبوو هەر ئەمویست بیکەم. بەڵێ ئەگەر ژیانە بگەڕێتەوە دووبارە ئەنجامی دەدەیتەوە؟ ناخێر. بەڵێ ئەو مزاعافەتانەیانم زیانانە چین کە ئێستا بە دیاریکراوی بەرت کەوتووە لە دوای ئەنجامدانی جوانکاریەکە؟ ئەوانەی کە بەرم کەوتووە بەڵێ زۆر نامرتاحم بۆ هەناسەدان لوت و هەر ئەو لوتەی جاران و نییە سڕ ئەڵەی پێتەوە نییە. باشە هەستەکەم هەناسەدانیشم هەر مرتاح نییە ئەوانە زیانەکانی تێنا لە ڕووی جوانیەوە ینی بێگومان ناویان ناوە جوانکاری تۆ بێگومان جوان ئەبی بێگومان ڕنگ و ئەگۆڕێ بەڵام ئەوە زەرریشی هەیە. باشە تۆ ئامۆژگاری چییە بۆ ئەو کچانەی کە ئێستا وەکو تۆ حەزەکەیان هەیە لە قۆناغی سەرەتا دەیانەوێم جوانکاری ئەنجام دەن؟ وەڵام من ئەڵێم نیکەن باشترە شتێکی باش نییە بڵێم باشە بەڵام هەر خەڵکەوە لێ ئەکا کە بیکەی من ئەڵێم بە قسەی هیچ کەسێ نەکەن بۆ خۆیان بژین. ئێستا من کردومە زۆر پەشیمانم مرتاح نیم قەت نابێت لوتەکەی جاران و ئەڵێم نیکەن باشترە. باشە هەمان ئەو خەڵکی کە جاران بۆ نمونە گاڵتەیان پێکردی بەم لوتەیان قسەیان پێگوتی دوای ئەوەی کە کردێت ئەمانە ستایشت ئەەکەن یان هەر دووبارە ئاڵێن ئەمەی خۆت نییە تۆ بە تەجمیل وات لێ هاتووە یان ئەم قسانە وەڵا پێم ئەڵێن هەنێکیان پێم ئەڵێن ناشرین بووی هەر یعنی لێو نایەت هەر خۆزگە هەرەوەی جاران بووە هەنێکیشیان ئەڵێن بەوە جوان بووی کە لوت و تەجمیل کردووە ینی ئەم قسەیەش دەتوانین بڵێ هەر ناخۆشە بۆی کە تۆ بە تەجمیل جوان بووی؟ بەڵێ ینی هەر مرتاحیش نیم چونکەم دەستکاری ئیشی خۆم کردووە هەستەکەم غەڵەتێکی زۆر گەورەم کردووە.
ژمارەی بەرزی نەشتەرگەری جوانکاری لوود لە هەرێمی کوردستان و نەبوونی پسپۆڕی تایبەت سەدان قوربانی لە هەرێمی کوردستان بوونیان هەیە کە ئێستا شەوانە ناتوانن بە شێوەیەکی تەندروست بخەون. بەو خوای گەورە چی دانابی ئەو دروستە ئەوم پێ درۆیە عاشاکی ڕوتان دەستە دکتۆری دەفتەرەکی لە کەپوویدا 50 وەرەقەی لە ڕوومەتی دەدا خوای گەورە کوی دروست کردبی هەر ئەوە یەک بە خۆم 2 تەزمیلم کردیا بۆ خودای شەو ڕۆژ خۆرە خەو خۆراکم نییە لە بە پشی تەنجیم تەزمیل درۆیە خوای گەورە کوی دروست کردی هەر ئەوای تەزمیلی لوتم کردووە ئەویش تەزمیلەکە کۆ تەزمیلەکە هیچ نە دکتۆرمان دکتۆرە دووش دەستکاری ئیشی خۆی زۆر پەشیمانم لەو شتەی کردیتم هیوادارشم با هیچ خەڵکێک تەزمیلی نەکات چکە خوای گەورە کوی دانای هەر بۆی جوانی ئێستاکە ئازارت هەیە ینی لە کاتی نووسنەوەە نووسنە کەسی ینی وەچی خۆت لێ نایەتەوە هەر کەسە کەپوی عملیاتکە بابێتە کنم برێ ئەمن خۆشم لە کەپوی خۆم دیتیە کەپوی خۆت تەزمیل کەی قەت وەچی جارایی لێ نایەتەوە سوشک بشتێ چا دەبتەوە؟ بێگومان نەخێت ها؟ بێگومان بە حەیاتی خۆی چا نابتەوە قەسەم بەخوای تەزمیل درۆیە وەتا تۆ پەشیمانی و هیچ کاتێک لەگەڵ دیاردەی تەزمیلکردن بەخوای کەپوم کردم ئەویش جوانکاریم نەکرد یەک جار بڕە کەپوم پشیم تەنگ دەبوو جی بوو مشکلەی جی بوو ئەوما بوو ئەویش کو دکتۆرەکە گوتی جوانکاری لۆ دەکەم گوتم جوانکاری لۆ مەکە گوتی شتە چی وات لۆ دەکەم 2 دکتۆرم کرد بەخوای 25 وەرەقەم لە کەپومدا جارەکەم لە ئێران کرد جارەشم لەو لێرە کرد هیچ نابەخوا هیچ قەنەعەتم نییە بەس خوای گەورە کوی دانای ئەو هەیە لۆ هەوا هیواداریشم لۆ هەموو خەڵکەجی خوای گەورە کوی دروست کردی تەزمیل و شتی مەکە بە خودای ڕاستە ڕێنابی نابەخوای دەستکاری ئیشی خوای ڕەب العالەمینی بکەی قەت ڕاستە ڕێنابی باشە بەڕای تۆ ئینسانێک سیفاتێکی هەبێ ئەگەر بچینە سەر سیفات و هەڵسوکەوتەکانی ئینسان هەموو چاو لێکەریە ئێستا کابرایە کەپووی تەزمیل دەکە غار دەدا دەرێ ئەوە جوان بووە نارێ لە ژۆرێ بڕک وێران بۆ خەو خۆراکی نەمایە هەر وڵات جوان ئێم جوانێت لێ بکەم ئەگەر شێ خەوەکی خۆش نەکەم تەزمیلیان کردو ئێستا بە خودای گەورە خوددا دەزانی ئەوی کردیتی بابێتەکەنە من لەوە 2 عملیات 50 وەرەقەم لە کەپومدایە والله هەموو پارە بەردانە و درۆ دەلەسێ ئەمنە و جوانیم نایە ئەم با لە درەوە مرتاح بم واتە ناخ و دڵەوە ئێستاش لای تۆ میمترە میمترم چ لە کەپوی بکەم چ لە ژیانی خۆم بکەم کابرا شێوێت تا سمێنی وەڵا کەپوی کچکە بیتەوە کەپوی لە ژۆری کەپس بووە تەزمینیان لۆ کردیا کونی کەپوی هەناسەکی نادا نا هیچ هەناسەکی نادا بەس بە دەوی هەناسەی دەدا ئەمەنە و تەزمیلم لۆ چییە؟ دەروونناسان نەشتەرگەری جوانکاری بە نەخۆشیێکی دەرونی ناو دەبن یەکێک لە هۆکارەکانی ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری ناپێویست بۆ بڕوانەبوون بە خود و گرنگیدان بە ڕوخسار دەگەڕێتەوە ئەمەش لە کۆمەڵگا تازەگەشە سندوەکان زیاتر ڕەنگی داوەتەوە چونکە کەسەکان بەپێی ڕوخساریان هەڵدەسەنگێندرێن لە ئێستادا ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری لە کوردستان بایەخێکی زۆری پێدەدرێت و بەکارهێنەرانی سۆشیال میدیا و کرانەوەی کۆمەڵگای کوردی بەڕۆی جیهاندا هۆکارە بۆ زیاتر ئەنجامدانی ئەو نەشتەرگەریە بۆ ئەم مەبەستا میوانداری دکتۆر عومەر پەتیمان کردووە دکتۆر پێی وایە ئەم دیاردا ترسناکە و پێویستی بە هەڵوەستەکردنە کاک دکتۆر هەر کاتێک باسی جوانکاری دەکەین هەرچەندە بابەتێکی تەندروستیە بەڵام ڕاستەوخۆ دەڵێن دیاردەیەکی دەرونیشە بۆچی ئەم بابەتە پێوەستە بە دەرونیەوە لەبەرەوەی پەیوەندی بە کەسێک کە دەڵێن کەس تاک کە دەڵێن تاک کەسایەتی کەسایەتیش لە دەروونزانی یەکێکە لە بابەتە هەرێن گرنگەکان ئەن دەروونزانی زۆر لایەن دەگرێت و بەڵام کە کەوتت کەسایەتی یەک لە بابەتە گرنگەکانە تەنانەت بەس پێناسەی کەسایەتی لای زانایەکی وەکو ئەلبۆرد 50 پێناسی بۆ کراوە ئیتر چەند قوتابخانە هەیە لە دەروونزانی ئەوەندە خاوەن قوتابخانەی پێناسی کەسایەتەکان ئەگەر بین پێناسەیەک بکەین بۆی لەبەرچی چکە باسی جوانکاری دەکەیت لایەنی چ دەگرێتەوە سادەترین پێناسە بۆی هەموو بینەران تێک بن بریتێ لایەنی جەستەیی دەرونی کۆمەڵایەتی سۆزداری وجدانی کەواتە جوانکاری دەچێتە لایەنێک لە لایەنەکانی کەساتی واتە جەستەیش گرنگی پێدراوە لە لایەن دەرونیەوە لە جەستە کە پێناسەکە درێت لایەنی جەستەیی دەرونی کۆمەڵایەتی وجدانی سۆزداری یعنی ئەگەر 5 لایەن بی لەو 5 لایەنە لایەنێک جەستەیە جەستەش دەگرێتەوە هەر لە ئەندامەکانی لەش هەر هەمووی لە تەوقی سەرەوە بگرێت تا بنی پێ ئەمە دەستێتە لایەنی جەستەیی ئەوە لە ڕووی دەرەوە تەنانە لە ڕووی ناوەش
دەتوانم بڵێم هەر دەروزانە کە کار دەکاتن لایانی فسیۆلۆژی پێدرێت چکۆمە لایانی بایۆلۆژیمان هەیە و لایانی فزیۆلۆژیمان هەیە لایانی بایۆلۆژی پێکاتی ئەندامەکانە کار و فەرمانەکانی لایانی فسیۆلۆژیە کەواتە بابەتەکانی گرنگی دەروزانیە. باشە هەر ئەو لەسەر و فیسیۆلۆژیای جەنابەت بەشێک لەوانەی کە جوانکاریان ئەنجامداوە بڵێم لێمان بوو بە زەبرێکی دەرونی ئەگەر جوانکاریەکەمان نەکرد بایانەمان دەتوانێت لەگەڵ خەڵک تێکەڵبین و تێکەڵی کۆمەلگابین فعلەن لە ڕووی زانستەوە یعنی ئەم بابەتەیە دەبێتەوەی کە کەسێک دوور بێ لە کۆمەلگاگەر بێت و ئەو جوانکاری ئەنجام نەدا. ئەمە بیر و ڕایە ئێمە خاڵێکی گرنگتری شێ دەمێت بۆ بینەرانی باسکەم و ئەو زەوەلامی پرسیارەکە دەمەوە لە دەروزانی ئێمە بابەتێکمان هەیە پێ درێن جیاوازی تاکایەتی هیچ مرۆڤێک نییە بەوەی تر بچی تەناندا ئەگەر لفانەش یان ئەگەر خوشک و برا و برای یەکتریش بن کەواتە جیاوازی هەیە لە هەموو ئەندامەکانی بەشتەران لە بیرکردنەوە لە زیرەکی و لە درک پێکردن و لە سنجدانە بەڵام ئەوانە کە برهینیان بێ دوایە مرۆڤ کە دروست کراوە لایەن خوا دەرێت لەقەت خەلەقنا الئینسانە فی ئەحسن تەقویم هیچ کەم و کوڕێک نییە بەڵام ئەوەی کە گومانی لە خۆی هەیە ئەوەی کەوا بڕوایی بە خۆی نییە متمانە ئێمە لە کەسایەتی خودمانەیە خود ینی تاک خود بەردی بناغی کەسایەتیە کەسایەتیش بەردی بناغی خێزانە خێزانیش بەردی بناغی کۆمەلە وە کۆمەلگاش جیهانیە دروست دەبێت کەواتە ئەو کەسانەی خودێکی تەندروستیان نییە متمانە و بڕوایی بە خۆیان نییە ئەو گومانە لە لای خۆیان دروست دەکەن هەندێکیان ڕەنگە چاولێکەری بێ هەندێکیان لەوانەیە هۆکاری دەوروبەر چکە دوو هۆکارێکە لە مرۆڤ دەکات. کاک تۆ دەمەوێت بپرسم هەر لەسەر قسەکەی جەنابەت چ شتێک دەبێتە هۆکارەوەی کە ئەم کەسەیە بەخۆی ڕازی نەبێ و جوانکاری ئەنجام بدات. خۆی دوو هۆکار هەیە هۆکارێک هەیە گوتم بۆ ماوەیە کە خۆی لەدایک بۆ بۆ شەوە لەدایک بووە هۆکارێکە ژینگە و دەوروبەرە ژینگە چیە ینی ئەو شوێنەی کە تاک لی دەژی اینجا ژینگە بازنەیە ژینگەی خێزانت هەیە ژینگەی گەڕەکت هەیە قوتابخانەت هەیە کۆمەلگات هەیە ئەو تاکەی کە لە کۆمەلگایەک دەژی هەر هەمویان بوو بێتە دیاردە بۆ ئەوی جوانکاری بکەن ئەوەش لەنا ئەو ژینگەیە لەنا ئەو بازنەیە چێ کاری لێ دەکات هاوڕێ دەور و پشت میدیا لەوانەیە کۆمەلگا لەوانەیە ئەو کەسانەی کەوا بۆی مۆدێلن بۆی پێشەنگن لاسایەن دەکات و بۆ نمونە دەچێتە زانکۆ لە پۆلێکە تەمەشا دەکەی ژمارەیەکی زۆر ئەم ساڵ بۆ نمونە یان پار یان پێرار بەپێی ساڵەکان ئینجا ساڵ بە ساڵ زیاد دەبێت ژمارەی جوانکاری بە تایبەتی لوتیش ئەگەر دەستی شام بکەی خۆی ئێستا جوانکاری تەنها لود نییە دەموچاوە پڕکردنە تەنانەت ئەگەر لە ڕووی بینەران ڕێگەمان بدەن سینە و مەمک و ئەمانە و سمت و ینی گۆڕانکاری ئەوەندە ڕوویداوە ئێمە ناسینە ناوردەکارەکانی ناوە بەڵام لە بێتامی دەرچوو ئەوەندە جوانکاریەکانە ئەمانە هەندێکیان چاولێکەری با پێت برێم چاولێکەرێک زۆرە هاوڕێژ خۆیتی یان دەستە خوشکەکەی خۆیتی زیاتر ئەمە باسی جوانکاری ئافرەت دەکەین لەناو ژمان ینی لەناو ژنان باوترە و زۆر ینی بۆتە دیاردەیەک و دیاردێشی دزێویش دیاردەیەکی تەنها دەتوانین بڵێم کوردستانی و ڕۆژهەڵات نییە دیاردێکی جیهانیە ینی هەندێک وڵات بەناوبانگ بۆ نمونە وڵاتێکی وەکو لوبنان خەڵک زۆر ڕووی تێدەکە و تەنانەت لەوێ شتێکی زۆر ئاساییە ینی هەندێک شت هەیە کە پێویست ناکە ئەو جوانکاریە بکە. باشە کاک شۆر ڕازی نەبوون بە خودت پێی دەڵێن نەخۆشی دەرونی بەڵێ ئەوە پێی دەرێن هەستکردن بە کەم و کورتی ینی تەنزانایەکمانی وەکو ئەدلەر هەر تیورەکەی هەمووی لەسەر هەستکردنە بە کەم زانین یعنی مرۆڤێک ئەوەی کە گومانی لە خۆی دروستەکە پەنا دەباتە بەر جوانکاری بێگومان گومانی لە خۆی هەیە گومانی لە جوانیەکەی هەیە یعنی وا هەست دەکە هەموو دنیا سەیری دەکات نازانی ئەمڕۆ ژیان ئەوەندە جەنجالی و ئەوەندە سەرقالی هەیە وا دەزانێت کەس نییە تەنها سەیری ئەو کسە دەکەن لوتی وایە کەپووی چی پێ دەڵێن جوێسکەی وایە سینەی وایە سمتی وایە وە دەزانی هەموو کراکەوت بەڵام وانە بۆیە ئەمە هەستکردنە بەکەم وا دەزانێت ئەگەر هاتو ئەو جوانیەی کرد ئەو جوانکاری و دەستکاری کرد دەگەڕێتەوە سەر کەسێکی ئاسایی کەواژ نیە. کاک دکتۆر ڕوخسارێکی جوان دەتکا بە کەسایەتێکی سەرکەوتوو خۆی ئێمە ڕوخسار گوتمان بەشێکی کەمە لە کەسایەتی ئێمە دەبێ کردار دڵ و دەروونمان پێویستە ئەمانەمان جوانکەی مرۆڤ بەداخەوە لە کۆمەڵی کوردەواری بەس گرنگی بەڕواڵەت دەدەین ڕووکەش دەرەوە نەک تەنها لە جوانی ئافرەت لە جوانی ماڵ سەیریکە هەموو گرنگی بە دەرەوەی ماڵەکە دەدەن کەچی ناوە دەبێت گرنگەکە بەناو بدرێ بەڵام ئێمە دەیمە ڕۆژ مرۆڤ دەرێ جوانی دەبێت جوانی ڕەوش بێ نەک جوانی ڕواڵەت
بۆیە شاعرێک زۆر جوان دەرێت جوانی ئێستا مەرزی ڕەوشتە ڕەوشت هەروەکو کۆڵەکەی پشتە ئەگە تۆ دەتەوێ متمانت بەخۆ بێ و لە ناو کۆمەلگا خۆشەویست بێ بڕۆ خاوەن ڕەوشت بە ڕەوشت یعنی چی هەڵسوکەوت چۆن مامەڵە لەگەر خەرێک دەکەی خەلکانێک هەیە باڵا کورتە خاڵ پیلاویست تایبەتە هەیە باڵا بەرزە هەیە بۆ نمونە لەوانەیە کەم کوتێشی لە جستە هەیە بەڵام قسە خۆشە بەرهەمی جوانە خەرک سوود لە بەرهەمەکەی وەردەگرێت بە هیچ سوورێک ئەو هەڵدا سنجێنێن بەوەی کەوا کەم و کوڕێک لە جستەیە کەسێک هەیە خاچی نییە بەڵام سەیریکە خاوەن بەرهەم و کردەوەی باشە هەیە دەستێکی لە دەستداوە بەڵام ئەو ئیشەی ئەو دەکا کەسێکی باش کاک دکتۆر لە ماوەی ڕابردوو بینەرانم گویان لە دکتۆر سامی بوو کە دەڵێ بەشێک لەوانەی سەردانی ئێمە دەکەن بۆ جوانکاری ئەگەر بێت و جوانکاریەکان پێویست نەبێ دەینێرین بۆ لای دکتۆرێکی دەرونیان شارەزایەکی بواری دەرونی کەسێک کە بێتە لای ئێوە یان بینەرێکمان کە حەزەکە نەقز لە خۆیە بێت ئێوە چۆن چارەسەری بۆ دادەن خۆی بەڕاستی یەکەم جا دەبێ من چاوپێکەوتی دەگەر بکەین ینی ئەمانەی کە نمونەتی ناوە میدیاکان لایەنێک یەک لەو لایەنە کە خەرکان دەدەن بەداخەوە ئەگەر ڕۆڵی خۆیان و پیشەکەیە نەبینن واتەکە لە میدیا دێ پرسیارەکە چەند جوانکاریت کردومەهاندانە کارێکە لە بەرەوەی خەرک بینەری بە خۆ دەزانی یەک خولەکی تەلەڤیزیۆن زۆر کاریگەری چۆن دەسێت هەموو ماڵێک هەموو کەسێک سەری دەکات لەوانەیە ئەگەر بێت و وەڵامەکەی ڕاستەوخۆ نەبێ لەوانەیە کاریگەری زۆر دەبێ بە پێچەوانە دەخستەوە بۆیە ئەرچی میدیا زۆر قورسە دەبێ هین بکە بەڵام ئەوەی کە بێتە لای من سەیری دەکەم تەماشا دەکەم کەم کوڕێکی نییە لەوانەیە من ئامۆژگاری دەکەم دەرم لە بەرسی تو ئەوهی دەکەی چێ دەتوانی پەناباتە بەر جوانکاری یەکێک ڕووداوێکی بەسەراتی بێ لە شوێنە کەوتێت بە خوارەوە خوانە خواست بێ یەکێک لە ئەندامەکانی جەستەی تووشی ئازار بوو بێت یان ناتەواویەک بێ بۆی تەواوی بکەیت ئەگەنا لە ئاینی ئیسلامیش و لە ئاینەکانی تیش ڕێگە نەدراوە مرۆ بە کەیفی خۆی جەستە و هەموویش باش کاکتۆر لە کۆتا پرسیارە مامۆژگاریت چییە بۆ کەسانی کە بە ڕوخسار و جەستەی خۆیان ڕازێنی من دەرم ئەو کەسانە بگەڕێن و سەر ڕواڵەت گرنگی پێ بدەن بەس بەو زۆرە نییە بە گەوهری خۆیان بدەن بە ڕەوشی خۆیان بدەن بە هەرسوو کەوتیان بە بەرهەمیان ینی بیر بکەنەوە ئەمانە چەند دەتوانە خزمەتی کۆمەلگایان بکەن نەک بەو شتە لاوەچەکان ئەمە لاوەچیە کات بە فیڕۆدەدا پارێکی زۆر تەنانەت وە دەزانی ئەو جوانکاریانە کار لە دارایی خێزان دەکات تەنانەت کۆمەلگا و دەوڵەتیش دەکاتن و لەسەر ئاستی جیانیش بە هەزاران دۆلار خرج دەکرێت بەڕاستی ئەو پارەی کە لەوەی خەرچی دەکەی بدە پێویستیەکانی ترت کە بژێوی ژیانن اینجا مناڵتە اینجا کەسوکارتە اینجا هەر کەسێکی یان بژێوی خوێندنتە دەست خۆش بکات تۆر زۆ سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی زانایانی ئاینی بۆ چوونی جیاوازیان هەیە دەربارەی ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری لای دکتۆر خالید گەردین بۆ پرسین لەسەر شەرعیبوونی نەشتەرگەری جوانکاری مامۆسا هەروەکو باز دەکرێت شەڕع و ئیسلام بۆ هەموو ئومورێکی ژیان یاسا و ڕێسایەکی داناوە سەبارەت بە جوانکاری یان تەجمیل شەرع چیمان پێ دەڵێ و بە چی ڕێگا پێدراوە چی ڕێگا پێ نەدراوە بەڵێ بەنای خۆی بەخشندەوە مهرەبان طبعا دیارە لە مەسائلی شەرعیدا کە باز لە مەسەلەی جوانکاری کراوە لەو زانایانەی کە لە پێشیش بووینە و زانایانە ئێستاش و سەردەمە ئێستا زۆر قسەی لەسەر ئەو بابەتە کراوە بە شێوازێکی گشتی جوانکاریەکەن بە دوو بەشەوە بەشێکیان ئەگەر بۆ لابردنی عیبێک یان شتێکی ناشیرن لە هەر جێگایەکی جسمی ئینساندا هەبێ زانایان کۆدەنگن لەسەرەوەی کەوە دروستە لە بەرەوەی بەڵگە بەسەر و حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە سنەنی ئەبو داوددا هاتووە بە سەنەدێکی صحیح دەفەرمێ یەکێک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پووی شیری پێکەت بوو جێی تەواو نەبوو هەرچەند بەشت پڕی کردەوە تێک دەچووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی جوانی کە بەزێر چکە بۆگەنی نابی و تێک ناچی یعنی شتێکی وادانێک کە جوانکاریەکی لە بۆ بکە لە بەرەو خۆی ناشیرن دەبوو فەرمووی جوانی کە ئەوە شتێکی زێڕی لێدانی لەو خەتری ئەو جێ بۆگەنی نەبی و تێک نەچی و شتەکەش ئەو معدەنە وەکو بڵێ ژەنگاوی نەبی و یان شتێک نەبی تێشی بدەن جالوێ بیناەن لەسەر هەندێک زۆربەی زانایان فەرمیانە ئەوانەی کە جسمی ئینسان جێگایەکدا هەر ڕێک خستنەوە بی تەرتیبکردن بی ئەوانەدا دروستە احتیاجێکی گرفتێکی لێ بۆ جوانکاری ئینسان فإن الله جمیل يحب الجمال خوا گەورە خۆی جوانشتی جوانیشی خۆش دەوێ یعنی ئەوەی کەوە هەر شتێک لە سنووری خۆی دەرچووبی تەرتیب بکرێت و ڕێک بخسترێت و بکرێتەوە سەر ئاسایی خۆی ئەوە شتێکی تەبیعیە بەشی دووەمیان دەمینێ ئەوەی کە لە بۆ جوانکاریش وەکو مۆدیلێکن وەکو برێن ئەوە بەڵێ ئەوەی کە ئێستا هەیە دەمە حەزم لێ کەپ و مابی چاو و مابی برۆ و مابی ئەو جێگانە مابی
طبعا یەکدەنجی زانایان زۆربیان لەسەر ئەوەیە کە ئەوە دروست نییە بەڕاستی ینی هەر لە بۆ بەس مجەڕەدی جوانکاری مجەڕەدی ئەوەی کە تەغیر بەسەر جسمی دابینی تەقلید بە لاعیبێک گۆرانی بێژێک فەرنانێک یان کەسێک کەسایەتیەک بکاتەوە لەبەر ئەوە بەجای زیاندانن ئەگەر چی مەسئلەکە یەکلاژ نەکرایەوە بڵم لە دەست هەموو زانام چکەوانی کە دەرێن دروست نییە احتیمال دەکەنە سەر ئەواتێک کە خوای گەورە فەرمووی فەلیوغەیڕونە خەلق الله یعنی شەیتان ئەمریان پێ دەکات خەڵقی خوا بگۆڕن ینی شێوازێکە بیکەن بە شێوازێکی جۆرێکە بیکەن بە جۆرێکی دیکە وەلەو حەدیثانی پێغەمبەری صلی الله علیه وسلم کە لعنەتی کردووە لەوانەی کە بڕیان دەستکاری دەکەن و لەوانەی کە ددانیان دەستکاری دەکەن کە متەفەلیجاتیان پێدەگۆ بینی ددانەکانیان بۆ شاتی دەیخستێ پێشتر یان ئەوانەی کە برێن دەستیان دەکوتا و شتی وایان دەکرد لەسەر جسمیاندا جوانکاری پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوانە لعنەتی لێ کردی ئەوانە دەقی لەسرە حرامە کەسێک بڕۆی باری بکاتەوە وەکو کەمانک و کۆتاییەکەی دێتەن هاوها وەکو قەیتانێک شتێک دەمینێتەوە ئەوانە دەقی لەسرە حرامە و جەلو جیانکاری بیل و مێردی بیل و کەسێکی دیکە بیل و هەر کەسێک دروست نییە چکەوانە حەدیثی صحیحی لەسەر و یعنی قسەی لێ ناکرێت بەڵام بۆ نمونە ئافرەتێک بڕۆی گەورەیە یعنی زۆر ناشرینی کردووە زیاد لە پێویست ڕێکی دێختەوە ڕێخستنەوە دروستە و لە بۆ جسمیشی بە هەمان شێوە ئەو زانانە فەرمیانە ئەوانە دروست نییە ئەو تەجمیلەی کە برێن پێچەوانەی نەسێک بکە یان هیچ عیبی نەبی تەنها لە بۆ مجەڕەدی جوانکاری بیکاتن لە مەذهەبی ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوایان لێ بێ ڕەئیەکشان هەیە دەڵێن ئەو ئیشەی کە دەکرێت ناگاتە حکمی حرام بەڵکو دەگاتە حکمی کەراهیەتی هەیە واتە باش نییە ئەنی ئەو لاتر وای ئینسان کە نەیکاتن ئەگەر بشی کە ناگاتە حکمی تەحریم و ناشگاتەوەی بڵێن مباحە بەڵکو لەو بینەیە یعنی کەراهیەتی هەیە زۆر باش نییە وەکو زۆر شتێ لە مەسائلی شەرعیدا پێی دەگوترێ ئەوە کەراهیەتی هەیە کە نەکرێتن باشترە نەک بکرێت باشە مامۆستا حەزەکەم بە دیاریکراوی بیستنە سەر و بابەتەی کەمە بەستمە بۆ نمونە ئێستا فیلەر کە ئەستورکردنی لێوە بە شێوازێک دەبێت لەوەی کە لە ئینسانی تەبیعی دەرنەچێت بەڵام کەسێک لێوی تەنکە فیلەری تێدەکەم ئایا ئەمە جایزە؟ هەر کەسێک وتمان شتێک بیخاتە سەر تەبیعی خۆی دروستە بەڵام ئەوەی کە برێن ئێستا زۆر لە کۆنتترۆل دەرەچێ و یان بۆ نمونە حتا ئەگە لایەنی طبی هەر زەرێکی هەبیتن لە بۆ ئەو کەسە لە بۆ جسمی خۆچکۆ جسم ئەمانەتە لای ئینسان ئەوە دروست نییە بەڕاستی ئەوانەیە کە ئێستا زۆر جاری وا هەیە کە ئێمە دەیان بینیم بەڕاستی بازێ لەو زۆر شتانەکەن و پارەیەکی زۆری لەسەر دەکەن و شێوازێک ئەنجانم بدەن تەنها لە بۆ جوانکاری وە زۆریشیان زەرەر پێیان گەویشتێ بزەرەر زەرری تەندروستی هەبێ بەرەو حرام دەچێت باڵێ یاری وڵا بەرەو حرام دەچی مادەم زەرری تەندروستی هەبی لە بۆ جسمی ئینسان چکە جسمی ئینسان ئەمانەتە لەلا ئینسانی هەروەکو خوای تەعالا ئینتیحاری حرام کردووە لەبەرەوەی جسمی ئینسان ئەمانەتی خوای تەعالا لەلای ئەو ئینسانە نابی نەعوزوێکی لێ بکاتەوە نە جسمێکی شتێکی بەسەر بینی و گوناحی دەگاتی کە کاتێک تەسەڕوف بەرامبەر بەو جسمی بکە بە شێوازێک کە ناشەرعیە لێ ئەوانە بەڕاستی بەجائزداناندرێت ڕێگا بە کەسێک دراوە لوتێکی تەبیعی هەیە بەڵام تۆزێک لە ئینسانی ئاسایی گەورەتر ینی لەویش هەیە بەڵام جوانکاریەکی بۆ دەکا تەجمیلێکی بۆ دەکا لە ڕووی شەرعەوە هەر شتێکی بکە ئەوەی ڕێخستنەوە بێئەتیادیە بۆ نمونە ئێستا کەسێک کەپووی دەشتێ دکتۆر عەمەلیاتێک ئەڵێ کە دەشتوی بڕکت لۆ ڕێک دێخمەوە لە بەرەو لە کەپووی ئاسایی بڕێک گەورەترە یان ناشیرنترە یان ناڕێکە یان خوارە یان هەر عیبێکی هەیە هەر عیبێکی هەبوو لۆ لابردنی عیبەکە ڕێخستنەوەی لۆ سەر دۆخێکی ئاسایی وزە حتا حەز دەکەی بە گچکەکردنەوە بی بە ڕێخستنەوەی بار شێوازێک بی لەوانە دروستە گرفتێک دروست ناکە چونکە ئەو ئینسانە تەغییری پێناکە کە ئەوەی کە وەکو ئاەتەکە ئاماژە پێ دەکە کە خەڵقی خواب گۆڕێن ئینەما دەیخاتەوە سەر ئەسلی خۆی هەم بەزە کەسی زیادە گۆشتێکی لێرە هاتووە ئێستا هەندێک کەسی دەڵەوە نیشانەی خۆیان قەت نەیگۆڕ ئێلو نەیگۆڕ چی تێدا بالی بکاتەوە چی تێدا و زیادەیە لە من دەردا هاتووە زیادە گۆشتێکی لەگوێ پەیدا بووە تێدەگەی ناشیرینیەک لەسەر دەموچاویدا هەیە هەر شتێک لەوانە لابدا کوتمانەوە کۆدەنجی زانایانی لەسەر دەڵێ ئەتیادی هیچ گرفتێکی نییە دروستە بەڵام ئەوەی کە برێن بەبێ هیچ سەبەب و هۆکارێک تەنها لە مجەڕەدی جوانکاری و گۆڕینی خەڵقی خوای گەورە دەکا ئەوە دروست نییە باشە ئەگەر کەسێک ئەم جوانکاریان ئەم لوتەی خۆیان هەر شتێکی تری لێبوو بە نەفسی و هەرچەندە پێویستی ینی تەبیعیشە بەڵام لەوە بە نەخۆشی دەبێت ئیلا بچوشی کاتەوە ئیسلام چۆن دەڕوانێتەوە حاڵەتە تایبەت ئەوە حاڵەتی تایبەتی پێدەرێن ینی بۆ نمونە حاڵەتێکە ئیستثنائیە کەسێکە یعنی وا دەستانی هەموو خەڵک تەماشا دەموچاوی ئەو دەکات تەماشا ئەو جێگایی ئەو دەکات کە ئەو واهاتیتە بەرچاوی کە زۆر ناشرینە زۆر ناڕێکە یعنی لی بۆ بە نەخۆشیێکی دەرونی لەوانەیەگە چاری نەکە وەزعەکەی زۆر بەرەو خراپتر داد بڕوا دائیمەنیمە لە شەرع دووشتمان هەیە کە زۆر گرنگە دەریان جەلب المەصالح یان دەفع المەفاسد ئەوە لە هەموو شتەکاندا وجودی هەیە هەر شتێک
مەسلحەتێکی تێدا ببێتە پێشا مەفسەدەیەکی تێدا لا بکەوێت ئەوە دروستە لە ڕوو شەرعیەوەدا و زۆربەی قاعدە شەرعیەکانیشدا پێمان دەرێن إذا ضاق الأمر اتسع یعنی گەشتێک زۆر تەشک بۆ لەسەر ئینسان فراوانە بیان الضروريات تبيح المحظورات ئەو شتانەی کەوا حرامن لە کاتی زەڕوراتدا دروستە بن ئەو ئینسانش کە ئەوە شتێک لێ دەبتە نەخۆشی نەفسی إلا پێی برێن دروست نییە نابی هەربوولەوانەیە و ئینسانە بێران بێ بڕوخێ گرفتەی لەوە دروست بی نابابی کە ئیشەکە لێ دەست لە ماوەی ڕابردوو هەرچەندە نیقاش لەسەرم بابەت هەیە بوو ئەویش قشتانەوە با تێڕوانیانیەوە ڕوانگەی ئیسلام چییە بۆ بابەتی قشتانەوەی پیاوان کە قژی دەڕوە دووبارە دەیچێنێتەوە ئیشکە دەچێتە بەشێک لە چوارچێوەی جوانکاری بەخۆی مەوزوعی قشت چاندنەوە دروستە یعنی حرام نییە لە ڕووی شەرعیدا کە پرچی لێ دەنێنەوە ئەوەی لە شەرع حرامە وەسڵە یعنی پرز بە پرز بکەن و درێژتری بکەنەوە ئاوا ئەو شێوازەوە لعنەتی لێکرا دروست نییە بەڵام ئەوی دیکە چاندنەوەی پرز ینی لە جێ کەڕەگرن لە جێگایەکە دادەنێن یا خاستەتەن ئەو شتێک کە دایدەنێن پاک بی توکەگەر پیسبی دروست نییە لە ڕوو شەرعیەوەدا مادەم پاکە و هەر هیچ جسمی خۆیتی و لە بۆی دادەنێنەوە ئەوانە شتێکی تەبیعیە زانایان فتوایاندا گوتانە مامۆستا باسی تەغەیورت کرد بە هەموو شێوەکان حرامە تەغەیور چیە لە ئیسلامدا گۆڕانکاری بەسەهێنانی جسمی ئینسانە مەسەلەن بۆ نمونە کابرا کەپووی خۆی بە شێوازێک دەگۆڕی یان لێوی وەکو ئاماژەمان پێکرد یان ڕوومەتی یان نیوچەوانی یان هەر جێگایەکیدا گۆڕانکاری بەسەر جسمی دادەنی و جا لەوانەیە خۆشی عەزیەت بدا و لەوانەیە جسمەکەشی ناشێت گۆڕانکاریەکەش غەیری تەبیعیە مامۆستا غەیری تەبیعیە ئەوەی بیهینتەوە سەر تەبیعەتی خۆی احتیاطی ئێستا کەسێک ددانی ناشێنە بۆ نمونە ئەچی ددانی ڕێک دێختەوە ئێوە چ مشکلەی تێدانێ بەڵکو خێریشی دەگاتی ئەزیشی دەگاتی کە ڕێکی دێختەوە ینی خۆی ناشرین نەکا لە بەرچاوی خەڵکدا کەسێک کەپووی خوارە ڕاستیە کاتەوە چ مشکلەی تێدانە کەسێک بۆ نمونە هەندێ دەموچاوی سوتایە شتێکی لێ هاتووە چی تەجمیلە کات جوان ڕێشی دێختەوە چەندی پێی دەکرێت با جوانیکە هیچ گرفتێکی تێدا نییە بەڵام ئەوەی مەباسی دەکەن کرد لە لایەنی شەرعی و زانایان فەرمیانە دروست نییە و حەنەفیەکان فەرمیانە مەکروهە هیچ عیبەشی نییە ئینسانێکی احتیاطی ڕێک و پێکە دەیەوێت جیانکاری زیادە بکات لە پێویستدا مامۆستا کۆتا پرسیارم حکمی مەکروه کە باسە کرد ئەگەر چی ڕێگاش پێدرا بەڵام مەکروه حکمی مەکروه لە ئیسلامدا چییە و ئەگەر بۆ بینەرانم شیکەیتەوە تەنها ئەوەیە کە ئینسان ئەگەر وازی لێبینی باشترە ئەگەر بیکە گوناحبار نابی بڵم وڵا گوناحێکی زۆری دەگاتێ بەڵام مەنزیلەیە کە لە مابینی حەلال و حەرامدا یعنی خۆی لێ بپارێزی باشترە بەڵام خۆی لێ نەپارێزی ناگەوتە مەرتەبەی حەرام بێگومان نەشتەرگەریە جوانکاریەکان خەرجیەکی یەکجار زۆریان هەیە تێچووی نەشتەرگەریتان لە چەند وڵاتێک بۆ دەخەمەڕوو نەشتەرگەری جوانکاری لە وڵاتان ڕۆژ بە ڕۆژ بەرەو وەرزبوونەوەیە بە جۆرێک لەماوەی تەنها ساڵێکدا لە 5 وڵاتی جیاواز زیاتر لە 9 ملیۆن نەشتەرگەری ئەنجام دراوە. لەگەڵ ئەم ڕێژە زۆرێش بەڵام سەدان نمونەی پاشگەزبوونەوە بەرچاومان دەکەوێت. وتەیەکی یۆنانی هەیە دەڵێت ژیری جوانکە بەر لە ڕوخسارێت.